سڵاتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەری کتری پرۆگرامەکەی خۆتان. مایکی خەڵک ئەمڕۆ لەسەر دانیشتنی سبەینەی پەرلەمانی کوردستان تەورەکە ساز دەکەین کە ئەم دانیشتنە دانیشتێکی نائاساییە کە لە پاش کۆنتڕۆڵکردنی قەزای شەنگالەوە لەلایەن چەکدارانی داعشەوە بڕیادرا و قسە لەسەرەوە کرا کە پەرلەمانی کوردستان کە ئێستا لە پشووی خۆیدایە دانیشتێکی نائاسایی ئەنجام بدە. ئەو کاتە یاداشتێک لەلایەن پەرلەمانتارانەوە بەرزکرایەوە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان. دانیشتەکە نەکرا تا ئەمڕۆ و هۆکاری ئەوەی وەک پەرلەمانتارەکان خۆیان سەرۆکاتی پەرلەمان دەڵێن ئامادەکردنی راپۆرت بوو. ئەم ماوەیە هەمووی لیژنەکانی پەرلەمانی کوردستان وەک خۆیان دەڵێن سەرقاڵی ئامادەکردنی راپۆرت بوون و بەدواداچوون بۆ ڕووداوەکانی شەنگال. بۆیە بۆ خۆیان دەڵێن سبەینێ دانیشتەکە ساز دەکرێت و ئەو راپۆرتانە تا ئێستا زانیاری نییە لەبارەی ئەوەی کە چی تێدا ئامادەکراوە دەبێت چۆن کاری لەسەر کەندیارە. سبەینێ پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی نائاساییەکەی سەبارەت بە دۆخی قەزای شەنگال و ناوچەدا بڕێنراوەکان ئەنجام دەدات بە پێی هەواڵێکی ماڵپەڕی فەرمی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیش. بەڕێزان یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان بانگهێشتی گشت پەرلەمانتارانی کوردستان دەکات بۆ دانیشتنی ژمارە 2 نائاسایی ساڵی یەکەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمانی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەوەشی ڕوون کردوێتەوە کە دانیشتەکەی سبەینی پەرلەمان کاتژمێر 11 پێشنیۆڕۆ بەڕێوە دەچێت و تایبەتە بە خوێندنەوە و گفتوگۆکردنی راپۆرتی لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان لەسەر دۆخی قەزای شەنگال و ناوچەدا بڕێنراوەکان. ئێمە لێرەدا دەپرسین لە پرۆگرامی مایکی خەڵکدا کە دەبێت پەرلەمانی کوردستان لە ئێستادا چی بکات بۆ ئەو ناوچانە، دەبێت لەکوێوە دەست پێ بکات، ئەو راپۆرتانەی کە ئامادەکراون تا چەند دەبێت بە دوواداچوونی جددیان بۆ بکرێت و لایەنی جێبەجێکاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لایەنە پەیوەنددارانەی کە لایەنی جێبەجێکارن بۆ بەدواداچوونی ئەو بڕیارانەی کە سبەینێ لە پەرلەماندا دەردەکرێن دەبێت چی بکەن و تا چەند پەرلەمانی کوردستان پێویستە لەم دۆخەی ئێستادا بڕیاری خۆی دەربکات و بڕیارەکانی دەبێت چی بن لەبارەی ئەو کەسانی کە بوونەتە قوربانی، لەبارەی ئاوارەکان کە ئێستا ڕوویان کردوتە هەرێمی کوردستان، لەبارەی ئەو پێکدادانانەی کە لە ناوچەدا بڕێنراوەکان هەیە، لەبارەی ئەو خێزانانەی کە ئاوارە بوون لە ناوچەدا بڕێنراوەکان. پەرلەمانی کوردستان دەبێت چی بکات، چ بڕیارێکیان بۆ دەربکات. ئەمە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتانە لە فەیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن بۆچوونەکانتان بنێرن لە ڕێگەی ڤیدیۆ سکایبیشەوە ڕاستەوخۆ دەتوانن لەگەڵماندا بەشدار بن. ئاسۆ لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانە. ئەم کاتت باش کاک ئاسۆ. کاک ئاسۆ ئەم کاتت باش ئەگەر گوێت لێمە. بەڵێ دیارە گوێ لە دەنگمان نییە. ڕاستی لە کۆیەوە ئەم کاتت باش. ڕاستی لە کۆیەوە باش کاکشوان کاتکووە. زۆر سپاس دەکەم کاک ڕاستی. کاک ڕاستی سبەینێ دانیشتنی نائاسایی پەرلەمانی کوردستانە دەبێت چی بکات بۆ شەنگال، ڕووداوەکانی شەنگال، هەروەها چی بکات بۆ ناوچەدا بڕێنراوەکان؟ وەڵای کاکشوان دەبێت کورد هەموو یەکدەنگی، یعنی ئێستا ئەوڕۆکە دەبێت کورد هەموو یەکدەنگی، یەکێتی پارتی هەموو یەکدەنگ بین، نەکە ئێستا بەرپرسێکی یەکێتی دەیگۆ دەبێت ئەمە حیساب حیساب بۆ ئەمریکا دەکەینەوە، حیساب بۆ ئێران. باش ئێستا هەموو لایەنەکان کاک ڕاستی هەموو لایەنەکان نوێنەری خۆیان هەیە یاخود پەرلەمانتاری خۆیان هەیە لەناو پەرلەمانی کوردستان. پەرلەمانی کوردستان دەبێت چی بکات ئێستا کە سبەینە دانیشتنەکەیەتی؟ وەڵای کاکشوان دەبێت هەموو یەکدەنگ بن، هەموو یەک ئەوە بن. بڕیاری چی دەرکات بۆ نمونە کاک ڕاستی؟ کاک ڕاستی چ بڕیارێک دەربکات؟ پێویستە پەرلەمان سبەینە چ بڕیارێک دەربکات؟ کاکشوان دەبێت بڕیارە دەرکات کە هەموو کورد یەک بن، کەس مخالەفە نەکات، نەچێ ژێربەرژێر لەگەر دەوڵەتێکی وەکی ئێران ئەوە بکە ئیتیفاقیە بکە ئەوە بکە نابێت. کەواتە کاک ڕاستی گوێت لێمە؟ بەریە سبەینێ پەرلەمانی کوردستان دەبێت قسە لەسەر ئەوشکا کە هەڵوێستی لایەنە سیاسەکان بەرامبەر بە پێشمەرگە، میدیاکان بەرامبەر بە هێزی پێشمەرگە و ڕووداوەکان دەبێت پەرلەمانی کوردستان قسە لەسەر ئەوشکا؟ زەڕوور دەکرێت وایە؟ بەڵێ ئێستا منتیقەی لەولا جێشی نووری مالیکی هاتیە، لەولا پازداری ئێران هاتێ، لەولای خۆم دوو ڕۆژی کە جێشی نووری مالیکی و منتیقەی 140 بگرێ
مادەی 140 بگە بە حیات خۆی کورچایی پێ ناکەوێتەوە دەتوانین ئێمە داعش دەرکەین بەس ناتوانین ئەوان دەرکەین چونکە داعش دەتوانێت ئەمریکا بە تیارە لێیان بدا بەس ئەگەر ما جەماعەتی نوری مالیشی ئێمە ناتوانین ئێمە دەبێت قسەی نوری مالیشی و ئەومان لە فکر بێت دەیگوت ئەمە دەتوانین بەڵێ کاک ڕاستی سپاس بۆ پەیوەندەکەت سەباح لە کەلارەوە ئەم کاتت باش کاک سەباح ئەم کاتێ خۆتان باش سپاس دەکەین کاک سەباح وەکو هاوڵاتیەک تۆ نیشتەجێی شوێنێکی کە نزیکە لە ناوچە دابڕێنراوەکان ئەو دۆخی کە لەوێ هەیە پەرلەمانی کوردستان دەبێت چی بکات بۆ ئێستای ئەو دۆخە گیان دووبارەی کەرە پرسیارەکەت تۆ لە کەلاردا دەنیشی کە نزیکە لە ناوچە دابڕێنراوەکان پەرلەمانی کوردستان چی بکات بۆ ئەو دۆخەی کە لەو ناوچانەدا دروست بووە لە ئێستادا سبێنە دانیشتەکەی پەرلەمانە پەرلەمان منەڵێم لەم کاتەدا ئەبێ زیاتر گوێ لە خەڵک بگرێت نەک لە گوێ لە حەزب بگرێت لە بەرژەوەندی حەزب بڕیارەکان دەرکا هەڵەکانی حەزب چاک بکاتەوە دابشێت کینە و پەڕۆ بۆ هەڵەکانی حەزب دروستکات ئەبێ لە ڕوانگەی بەرژەوەندی ئەسڵیەکانی نەتەوایەتی و ئەمجارە قسە بکات هەڵەکان دەستنیشان کات کاری شکستیەکان دەستنیشانکات چارەسەرەکانیش ببینێتەوە هۆکارەکان چی بوون کە پێشمەرگەیەک لە جەبەکان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت نادر لە حەویژەوە هیوادارین ئەو بەشداربوانی کە پرسیاریان لێ دەکەین هاوکارانم یارمەتیان بدەن لە کاتەکە نادر لە حەویجەوە ئەم کاتت باش کاک نادر بەڕێزی سپاس مەمنون سپاس دەکەن فەرموو کاک نادر بەڵێ بەس لەبارەی ئەوە نازانین تەوەرەکە تەلەڤیزۆنمان نەکردین نازانین لەبارەی چوێ کاک نادر کاک نادر بەڵێ سبێنێ دانیشتینە ئاسایی پەرلەمانی کوردستانە لەبارەی ڕووداوەکانی شەنگال و ناوچە دابڕێنراوەکان چ پێشنیازێکت هەیە بۆ پەرلەمانتاران ئیمە لەبارەی ئەوەی نیە ئیمە لەبارەی ئابوونەوەیە ئەمە لە جەبهینە لە پێشەوەیە پارەی ئابوونەوەی بەنا پێشمەرگە دەکەون پارەی ئابوونەوەی باشە پێشمەرگە دوو مانگ جارێک مەعاشی وەردەگریتن کاک نادر هەر شتێک باسکەی کە ئێستا تۆ پێشمەرگەی لە ناوچە دابڕێنراوەکان هەر شتێک باسکەی پەیوەستە بە تەوەرەکەوە دەبێت چیتان بۆ بکرێت پەرلەمانی کوردستان ڕەنگە قسە لەسەر ئەوەشکا کە دۆخی ئێستای پێشمەرگە لەو ناوچانە سبەینێ دەبێت چی بکە پەرلەمان پێت وایە باشە پەرلەمان باشە هیچ شتێکی لۆ پێشمەرگەی بڕواناکەم هیچ شتێکی پێ بکرێتن دەبێت چی بکات پەرلەمان شتێکی پێ بکرێتن پەرلەمان لایەنی یاسادانەرە دەبێت سبەینێ چی بکات بۆ پێشمەرگە لە ناوچە دابڕێنراوەکان کە ئێستا تۆ لە حەویجەی باشە شتێکی باشە با ئەوەی بالۆ بکاتن وەکو چی پێشمەرگە هەیە دەکوژرێتن باشە هەیە فەقیرە هەیە کرێسیە هیچ شتێکی والەی نییە من یەک شخصی دەناسم دێتە دەبای بە کشەش خۆی دەکرێتن بە سلاحی خۆیەوە باشە سەرڕای ئەوەی دوو مانگ جارێک مەعاش دەبێتێ ئابوونەوەشی لێ دەژێڕنەوە 3000 باشە پێشمەرگە من یەک بخۆم کە پارەم پێ نییە باشە ئابوونەوەیان لۆ دایمە بەڵێ سپاس بۆ کاک نادر محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد سپاس دەکەین فەرموو کاک محەممەد بڕیاری یەکەم بۆ موچە زیاد بکە موچەی پێشمەرگە زیاتر هاوتایکە لەگەڵ جێشی عێراقی ناخۆیەتر هەر کامیان بێ پێویستە لێبرسینەوە لەوانە بکە لە شنگالیان بەجێهێشت هەرەوەنا سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک سەرتیب هەموو کاتێکی باش کاکەی منی خۆشەویستی ڕێزم بۆ تەوەرەکەت و وەڵامی تەوەرەکەت خۆی لە هەموو دنیای ئەبێ پەرلەمان مەرجەعیت بێەوە پەرلەمان هەمووش پەرلەمان چاودێری حکوومەت و دەسەڵاتکاوە پەرلەمان بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی پێشمەرگای سەرپەرشتی بەرەکەم بکەن ئەوەی کە پێویستە لە ڕووی لۆجستی و مادی و معنەیەوە دامی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بکا بەڵام بەداخەوەڵان من ئەیبینم ئێستا پەرلەمانی کوردستان مەرجەعیت نییە ئەوانەی کە سەردانی مەیدانەکانەکەن مەیدانی قیتال خەڵکانی بەرپرسی حیزبین برای بەڕێزم نابێ ئێمە تا ئیسان نەماتوانێەوە خۆمان جەمع بکەین وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو پەرلەمان کە لە ڕووی یاسایی مؤسساتی و ئیشراف کاتە سەر کارە سیاسی و سەربازی و ئیقلیمیەکان چی لە ڕووی داوە چی لە ڕووی ناوە بەڵام من ئەڵێم پەرلەمان بەجیا و ڤیاندەغیل بەجیا ڤیاندەغیل بەتەنها توانستی دەنگی کورد و شەنگاڵ بگەێنێ بە یەکێتی ئەوروپا و ئەمریکا لە کاتێکا ئۆباما لە مؤتەمەری داخۆز بوو کە چاوی کەوتە ڤیاندەغیل یەکسەر مؤتەمەرەکەی چۆ کرد و گەڕایەوە بۆ ئەمریکا. سپاس بۆ کاک سەرتیب لە چەمچەماڵەوە ئازاد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئازاد ئەم کاتەوە باش کاکشوان سپاس دەکەین فەرموو کاک ئازاد
زۆر سپاس کاک شوان وەکو بەڕێز ئاماژەت پێکرد کە پەرلەمان بڵێ مواسسەیەکی یاسادانانە بەڵام ئەبینم پێویستە پەرلەمانی کوردستان لە چەند تەوەرێک کۆبوونەوەی خۆی کۆ بکاتەوە بە تایبەت مەسەلەن ڕەوشی پەنابەرەکان و هەروەها لە ڕێگای دەرکردنی بەیاننامەیە کە بە تایبەت نەتەوە یەکگرتووەکان زیاتر بێنێتە سەرخەت لە هەرێمی کوردستان و هەروەها تەوەرێکی تر گرنگە ئەویش ئەوەیە کە ئەو لیژنە دانوستدارە کە چێتە بەغدا پێویستە لایەنەکان ڕۆگن بکاتەوە بە تایبەت پرسی بودجەی هەرێمی کوردستان چکی پێکینانی حکوومەتی نوێی عێراق بەبێ پێدانی بەشە بودجەی هەرێمی کوردستان من وا نابینم زامنی مافی ئەفغانی هەرێمی کوردستان بکرێت لەبەرەوە پرسی گەڕانەوەی بودجەی هەرێمی کوردستان یەکێکە لە پرسە هەرە گرنگەکان کە پێویستە پەرلەمانی کوردستان داکۆکی لەسەر بکەن. بەڵێ سپاس بۆ کاک ئازاد لە فەیسبوکەوە پێشەوە جاف نووسوێتی دەبێت پەرلەمان لە جیاتی پشوو ماوەی ڕابردوو داوامی زیاتریشان بکردایە دەبێت پەرلەمانی یاسایەک دەرکە بۆ بە جینۆساید ناساندنی ڕووداوەکانی شەنگال و قەرەبووکردنەوەیان لە ڕووی مادی و معنەویەوە و لێپێچینەوەش بکرێت لەگەڵ فەرماندە و سەرکردەکان چونکە بە بیانووی کشانەوەی تەکتیکی ئەو دۆخە خۆڵقا وەک خۆی نووسوێتی کاک عەزیز لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک عەزیز. باشی کاک شوانجیان سپاس دەکەین فەرموو کاک عەزیز. دەستخۆشی بەنامەکەت لێدەم. زۆر سپاس دەکەین کاک عەزیز لە ڕزگاریەوە فەرموو بەڵێ. وڵات کاک شوانجیان سەبارەت بە پێشمەرگە قساگەم دوێنێ من و برادرێک لە بەنزیخانە بووین بەنزی ئەگەر من 6,000 دینارم پێیە 6,000ەکە دێتە 30,000 دیناری بدەم بەنزین 15,000 دامێنێ 30,000 دامێنێ باش ئەم 30,000 15 بدەم بە خێزانم 15 بۆ خۆمەگرم چی بکەم بۆ شتا ئێوە ئەم شانە بگەن بە پەرلەمان ینی بۆ ئەوەی خەمخۆری پێشمەرگە بن بەڵام پێم وان نییە کەس خەمخۆری پێشمەرگە بێ کاکشوان لەبەرەوەی تا ئێستا هیچ شتێکیان بۆ پێشمەرگە نەکردووە باوەڕ بێ ینی پێشمەرگە ئاگدارم ئەچێت بۆ دەوامەگەی خۆم بۆ خۆم پێشمەرگەم لە ناوچە داوڕاوەکانم دەوامەگەم هەڵەکەمان ئاوایە ئەچین بۆ دەوام ئەبێ بەکەر کاکشوان بۆ کرێسیارە بۆ بژێ ژیانمان لێ بۆ ماڵیشەوە بەکاری بین پارە لە خەڵکی سەرکەین باشە بۆ هە پێشمەرگەوا بین بۆ هەموو دەردەسەری و سپاس بۆ کاک عەزیز لە ڕزگاریەوە ئالانی ئەلەند لە فەیسبوکەوە لە بریتانیاوە کۆمنتەکەی نووسیوە دەڵێت زۆر گرنگە بۆ پەرلەمانی کوردستان ئەم کەیسە بە کەیسێکی جیهانی بکات و زۆرترین هەوڵدات کۆمپانیا جیهانیەکان لە بەرەمێنانی فیلم بهێنێتە کوردستان بۆ دروستکردنی فیلمێکی دوکۆمنتەری کە ئازارەکانی گەلی کورد لەم کاتە ناسکە بە جیهان ئاشنا بکات زۆر گرنگە پەرلەمانی کوردستان ئەم پشوەی خۆیان هەڵبسێرن تا کاتێکی نادیار چونکە کورد ڕۆژانێکی دژوار بەڕێ دەکات. سیامەند لە چۆمانەوە ئەم کاتت باش کاک سیامەند. کاک شوان چۆنی باش برای بەڕێز. سپاس دەکەم کاک سیامەند فەرموو بەڵێ. کاک شوان نەگا بڕۆکم ماوەی پێم خۆشە. بۆرە تێنەگەیشتم لە قسەکەت بڕۆکم زیاتر وەختەکەی بدەیە پێم خۆش. باشە فەرموو کاک سیامەند بەڵێ بەڵێ فەرموو. کاک شوان دەستخۆشی بەرنامەکەت لێکم. زۆر سپاس دەکەم کاک سیامەند. کاک شوان پێم خۆشە پەرلەمان پارانی زبەینێ پەرلەمانی تەشریعی بن نەک تەشهیر بن چونکە پەرلەمانی کوردستان پەرلەمانی چەند حیزبێک نییە یان حیزبێک نییە پەرلەمانی هەمووە بەڕاستی ئەبێ بەیانی هەمویان دکتۆر بن کوردستان بەخۆی نەخۆشە پێویستی بە چارەسەریە چارەسەرێکی ڕیشەیە لە ڕووی قانونی و لە ڕووی مەحنەویەوە چونکە هەموو شتێک لێوێ ڕادەستپێکا و ئەپڕژێتە سەر حکوومەت و سەرجەماوە رووستا بەڕاستی پێم خۆشە بەیانی بڕگارێکی ماخولانە بێتە شیر و بێ ئەوەی بێ حادزبوونی ئەم لە ئەولادەرسی ئەو بڕیارە پێت وایە چ شتێکە کە پێت وایە معقول دەبێت چ بڕگارێک معقولە بەلای تۆ کاک سیامەند بەڕاستی لە قانونی نێودەوڵەتی حسابشیان بۆ بکرێت کاک سیامەند چ بڕیارێک بەلای تۆ معقولە لەبارەی ئەم دۆخەوە خۆشە لە لەهای ینی داوا لە لەهای بکەن بڕیارەشی نێونەتەوی بۆ دەرسی بۆی کوردانی شنگالیش بەڕاستی تاوانی شنگال لە تاوانی بارزانەکان و تاوانی هەڵبزە کەمتر نییە. سپاس بۆ پەیوەندیەکەت ئاڤار لە دهۆکەوە ئەم کاتت باش. سڵاو دەبێ کاک ئاڤار فەرموو. من ئاگا لێ نەبوو قسەکە چێ دووبارەکەوە
ببوورە ئاگات لە تەوەرەکە نییە سبینێ دانیشتنی ئاسایی پەرلەمانی کوردستانە لەبارەی دۆخی شنگال و ناوچەدا بڕندراوەکان چ پێشنیازێکت هەیە بۆ ئەم دانیشتنە کاک ئاڤار؟ من ڕاستی من حەز دەکەم یعنی ئەو بابەتی لە بادینا لە شنگار لە زمار لە دهۆچێ بێ سەبەبی ئەو خەڵکانە پەرلەمان بی سەرۆکاتی بیت بدەدە دادگە ئەم لە قای لە بادینان بێ سەبەب ئەو خەڵکانە ئێمە حەزکە ڕاپۆرتێک لە ئەو بارابیرە خوار لە شنگار لە دهۆک و بێ ئەو سەبەب ئەو خەڵکانە ڕاپۆرتێک بیا خوارێ. بەڵێ سپاس بۆ ئاڤار لە دهۆکەوە. بەشار لە قەسرۆکەوە ئەم کاتت باش. ممنون باشی کاک شیوان زۆر سپاس دەکەین کاک بەشار. دژم بۆ ڕێژنەوە سوبایی بەڵێ بابەت ئەوەل بە سەر پێشمەرگەی بیتن وەکی هاریکاری و وەکی ڕاتب زێدەرانی ڕەوشات بینین و لازم ئەوەل سەڕات بێتەوە پاڵن پشتێنگیشی مەبەستت زیادکردنی کاک بەشار زیادکردنی موچەی پێشمەرگە ینی پەرلەمانی کوردستان سبەینی قسە لەسەرۆشکە زیادکردنی موچەکەیان بەڵێ بیردۆژی سەر پەنەبەرە ئافاچە ڕۆژی بیتازستان یعنیانێت خۆنیە بەنۆژین ئەمان دە حیفێک دتی بۆڕە بێن ئەو دێ چکەن باوە بۆڕەنە حەقیقا و هەرەندە بووژی مەمنون سپۆز بوتە. بەڵێ سپاس بۆ کاک بەشار. فەرمان لەگەڵماندای لە هەولێرەوە سڵاو دەبێ کاک فەرمان. باشی برا گەورە کوی. زۆر سپاس دەکەین فەرموو کاک فەرمان. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. سپاس دەکەین کاک فەرمان خۆشحاڵین کە بەشداری لەگەڵماندا. سبەینێ دانیشتنی ئاسایی پەرلەمانە پێت وایە دەبێت لە چیەوە دەست پێ بکات چ بڕیارێک دەرکا بۆ دۆخی ناوچە دابڕێنراوەکان بۆ ئێستای دۆخی قەزای شنگال. بەڵێ بەڕێی من بەداخەوە نەیتوانی بەردەوام بێ لەگەڵماندا. سۆران لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک سۆران. کاک شوانگیانم کاتت باش. هەموو کاتێکت. زۆر سپاس. وەڵا من ئەڵێم بەیانی دانیشتنی پەرلەمانە چۆن جاری پێشوو لەسەرەوەی کە وەزیری تەندروستی کۆمەڵێک نەخۆش چاویان کوێر بوو و هەموو کوردستانی بەتایبەتی ئۆپۆزیسیۆن داوای ئەوانە کرد وەزیری تەندروستی دەست لە کار پێشێتەوە. بەڕاستی گەورەیە بۆ برادرانی ئۆپۆزیسیۆن بەیانی داوا لە وەزیری پێشمەرگە بکەن لە سەرەمی شنگال با ئەوش دەست لە کار بکێشێتەوە لەبەرەوەی ئەو کاری ئەوان کە ئەیان کرد بەرامبەر بە وەزیری تەندروستی ئێستاش هەمان کارە لەبەرەوەی لە یەک سنوورێکا ڕوویداوە و حەقا ئەوانیش وا گەورەیە بۆ وەزیری پێشمەرگەش خۆی دەست لە کار بکێشێتەوە لەسەر ئەم کارە ساتە گەورەیە. بەڵێ لەبەرەوەی کارە ساتێکە بەڕاستی وەکو ئەنفال و کیمیاواران وایە هیچ فەرقێکی تری نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سیروان لە هەولێرەوە. باش کاک شوان. سپاس دەکەین کاک سیروان. دەستخۆشی بەرنامەکە دەکەم ڕاستی بەرنامەکە زۆر جوانە. زۆر سپاس. واجبی بەرنامەکەتان بەڕاستی بە سەبارەت بە ئەوەی پەرلەمان خۆی دەبایە زۆر بڕیارە بدرێتێت لەو زروفی کوردستان زۆر ناخۆشە خۆی نەدەبایە سەرۆژ پەرلەمانە و شوێەوە کە دەبانە ناو پشتەکەی بعد بەیان ناو ئەوان هەر ئەوان وەختی خۆی داوایان دەکرد نا ئەوە هەیە نا عەدالەتی هەیە. سەبارەت بە ئەوەی پێشمەرگە هەرچی لەو پێشمەرگەی بکرێ پێشتان کەمە هیچ شتێکی وا نەکرای لەو ئەم ئێستا بەخۆم پێشمەرگەمە 16 ساڵە پێشمەرگەمە نایەرم قسە زۆر بکەم زارش کەس قسەم کرد لە تەلەڤیزیۆنەکەی و پاسان کردم قسەم زۆر پێ ئەم نێنێکی ناتوانم بسێرم دەتانم چێ دەزانم چێ ئەو شنگالی ئەو هەڵێکرد دەزانم چێ مەغمولی ئەو هەڵێکرد گوێڕی ئەو هەڵێکرد. ببوورە کاک سیروان مەبەستت چی بوو لەوەی پێشتر کاک سیروان مەبەستت چی بوو لەوەی پێشتر قسەت کردو لێ نارتی لێپێشینەوە لەگەڵ کراوە مەستت؟ ئاسایش فەرقی چییە؟ لەو موچەی کاک سیروان گوێت لە پرسیارەکەم بوو؟ کاک سیروان ئەگەر گوێت لێمە کاک سیروان پێشتر بەشداری کردووە لە پرۆگرامی مایکی خەڵکدا؟ زۆر سپاس. سپاس بۆ کاک سیروان لە هەولێرەوە نازانم وا تێگەیشتم دەڵێت پێشتر قسەم کردووە لێپێشینەوە لەگەڵ کراوە شتێکی وا بەڵام دیارە نازانم گوێ لە پرسیارەکەم نەبوو کە ویستم قسە لەسەرەوە بکات.
ئیدریس لە بەردەڕەشەوە ئەم کاتت باش کاک ئیدریس. بەڕێزی کاک شوان چۆنی ئەحواڵت؟ زۆر سپاس دەکەم کاک ئیدریس، خۆشحاڵم کە لەگەڵماندای فەرموو. دەست خۆشتان لێ دەکەم دەربارەی تەوەرەکەم. سپاس دەکەین. بەڕاستی خەڵکی شنگال کە ئەوەی بەسەر هات پێویستە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم بە چاوێکی زۆر گەورە تەماشای قەزیەکە بکە. پێویستە یەکەم هەنگاونانی حکوومەتی هەرێم و پەرلەمان پێویستە بۆ بە جنۆساید ناساندنی شنگال بێت وەک یعنی مافەکی شەرعی خۆیانە. هەروەها پێویستە هەرچی زووە نەخۆش و پەکەوتەکانیان خزمەت بکرێ و بودجێکی تایبەت دابی بکرێ بۆ ئەوەی کەمێک لە زیانەکانیان چا بکرێتەوە. هەروەها دەربارەی پێشمەرگە پێویستە پێشمەرگەش هەموو پێشمەرگەکانی کوردستان شایستەی ئەوەنە کە ئەو مانگەی لە جیاتی ڕاتبێ دوو ڕاتبەر بگرن چونکە لە هەموو کارێک کاتی. سپاس بۆ کاک ئیدریس لە بەردەڕەشەوە. ئازاد لەگەڵماندای لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک ئازاد. ئەم کاتت باش کاکە. زۆر سپاس فەرموو کاک ئازاد. من وەکو پێشمەرگەیەک لە دیوایەکی پیادەی کەرکووک گوێم لێتە کاک ئازاد. لە بەرەی زەنج لە جسری نایەی بەشیر. بەڵێ. ئەمە معاشەکە بەنسبەت معاش و بەنسبەت خواردن و بەنسبەت واجبەکەمان 5/5 ئێستا معاشەکەمانیش 500,000 هەر هەموو پێشمەرگەکانمانیش سایب عائیلەیە و هەیە کرێکی تێدایە و بەڕاستی وەزعەکەمان زۆر ناخۆشە. هەلو گوێم لێتە کاک ئازاد. بەڵێ بەردەوام بە. خواردن و ئەوەش هیچ خواردنێکی وهانی سبەینێ پەرلەمانی کوردستان لەم بارەیەوە دەبێت چی بکات کاک ئازاد؟ بەڵێ دانیشتنی سبەینی پەرلەمانی کوردستان ئەم پرسە چۆن باسکە دەبێت چی بۆ بکات؟ وەڵاهی داواکارین لە پەرلەمانی کوردستان وەکو معاشی پێشمەرگە معاشەکەی بۆ ئەوە بکات بۆ دابین بکات معاشەشی باش بیژانی بۆ دابین بکات. بەڕاستی ئەو یانەی وەڵەو کانە پێشمەرگە لەبەر شەرەف و کرامەت و خاک و وەتەنی خۆی لێرە ئێستا هەموو پێشمەرگەکانمان معنەویاتیان زۆر بەرزە و یعنی بە هیچ شێوەیەکی مەجال نادەینە دوژمنە. بەڵێ سپاس بۆ کاک ئازاد. دڵبەند لە هەولێرەوە ئەم کاتت باش. کاتتان باش سڵاوی خوای گەورە لە پایتەختەوە ئاراستی هەموو بینێرانیان ئاستی بێ. سپاس دەکەین دڵبەند خان فەرموو. سپاسان دەکەم. وەڵا کاک سوال من دەستخۆشی لێ دەکەم. تۆ دەڵێی بەیانی دانیشتنی پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستان چی بکاتن بۆ ئەو دۆخەی شەنگار و پێشمەرگەوانە. بەڵام ئەگەر تەمەشات کەیت بەس کات پڕکردنەوەیە هیچ شتێکی تر نییە. تاوەکو ئێستا نەمان بینیوە و جێمان لێ نەبووە لە پەرلەمان بە هەموو حیزب و ئایدیانەکانەوە شتێک دەرببڕن شتێک بکەن بۆ ئەوەی بەدڵی میلەت بێتن بەڕاستی. ئەوڕۆ هەمووی دیفاع پڕکردنی خۆیان هیچ شتێکی تر نییە. بەڵام وەکو داواکاری خۆمان دەگەێنین لەسەرباری دۆخی شەنگار لێپێچنەوە لەگەڵ کەسانە بکرێتن کەوایان بەسەر شەنگار داهێنا و ڕێگەیان داتن دیۆرستان زۆر بەبێتە قەو بە ئاسانی بچنە ناو شەنگالەوە. دوم داواکاریشمانەوەیە کە ئاوڕێکی جدی لە پێشمەرگە بدێتەوە. کاکەیان پێشمەرگە یعنی تەنها لە سەرەکاندا پێشمەرگە ناوی دەهێنرێ ئەگەر چێ پێشمەرگەی لەبیرە ئەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دڵبەند خان لە هەولێرەوە. بەڕێزان وچانێک و ئێمە بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێ بە بەڕێزان. سبەینێ دانیشتنی ئاسایی پەرلەمانی کوردستانە لەبارەی دۆخی قەزای شەنگال ڕووداوەکانی شەنگال هەروەها دۆخی ئێستای ناوچەدا ڕوندراوەکان پەرلەمانی کوردستان دەبێت چی بکات بۆ ئەم دۆخە. محەممەد لە بازیانەوە ئەم کاتت باش کاک محەممەد. سپاس دەکەن فەرموو کاک محەممەد. بڕوانە سەرەتا ئەو بڕارانە سبەینە کە پەرلەمان دەریەکات ئەبێ مەرجی کەسەردا بنێ کە ئەم بڕارانە جێبەجێ بکرێت. ئەوێ بڕیار بدات سەبارەت بە باشکردنی حاڵی پێشمەرگە لە ڕێی خواردەمەنی و باشکردنی موچەکەی ئەوە دوای ئەوە بڕیار بدا کە ئەم ئاوارانەی هاتوونەتە کوردستانەوە تا لە قوتابخانەکانە وەرزی خوێندن نزیک بۆتەوە بێ شوێنیان بۆ دابین بکرێت. دوای ئەوە ئەو ئاوارانەی کە لەمە و دوادێن بەپێی کۆمەڵە شوێن بێنەوە کۆمەڵێ مەرجی پێوە بێنەوە و ئێستا ئەبینیندا شاری هەولێر ئاساقینەوە ئابێت کە دیار ئەمە لە کەموکورتی تیا دێنە ئەم وڵاتەوە. دوای ئەوە هیوادارم
هەست بێنێ پەرلەمانی کوردستان بەدەر لەم پرسە سێ لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی بکە کە چەندین مانگ ئەم خەڵکێکی ئۆێن و ئەبەن دەستخۆشیان لێ. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە بازیانەوە. پۆڵا لە هەولێرەوە سڵاو لێ بێ کاک پۆڵا. سڵاو لە تۆ لە بینەرانی خۆشەویست و دەستخۆشی لە یەکەیەکەی پێشمەرگە قارەبانەکانی هەر چار پارچەی کوردستان. بەڵێ فەرموو بەڵێ هەرچەندە بەرلەمان دەستگایەکی یاسادانانە بەڵام بڕیارەکانی دەبێت لە ئاسی ئەو ڕووداوانە بێ و حکوومەتی هەرێمیش مولزەم بکا بە جێبەجێکردنی لە خاڵەکان یەکەم بەدی کۆمەندکردنی تاوانەکانی شنگاڵ و هەناردنی وەفتێکی پەرلەمان بۆ لاهای بۆ دادگاییکردنی سەرانی قەتەر وڵاتی قەتەر وەکو بەڕێزێکی ئەڵمانیا دەستنیشانی کرد کە ئەو چەکانیان چۆن بۆ هێناوم بۆ کوشتنی کورد. خاڵی دووەم سەبارەت بە ڕێخستنەوەی ناوخۆی کوردستان بە تایبەتی لە ڕووی ئەمنیەوە ئەگەر ماوەکە زیاد بکەوە لە ڕووی ئەمنیەوە یاسایەکی بوێرانە کوردانە دابندرێ بۆ دوورخستنەوەی ئەو بەناو عەرەبانەی بەناو ئاوارەوە هاتوون لە کەمپێک دیاری بکرێن باتی تر شەرم لە شێخ حەمیر و شێخ بەعیر نەکرێ و TNT بە دیاری بۆ کورد نەنرێ. خاڵی سێمیان سوپاسی ئەو وڵاتانە بکرێ کە هاو سپاس بۆ پەیوەندەکەت شەماڵ لە ڕانیەوە ئەم کاتت باش کاک شەماڵ. ئەم کاتە زازراکەم سپاس فەرموو کاک شەماڵ. وەڵی من یەک داواکاریم هەیە بۆ سەرجەم بەرپرسەکاندا. کاکە گوێم لێتە کاک شەماڵ. وەڵی وە ڕاستی بێتایمە هەندێک پێشمەرگەمان نەن لەو خوارەوە کە بە نسبەت مەعاشەکانیانەوە وەڵی پێشمەرگە هەیە ناری لە باخەڵانیە هیوادارم کە مەعاشی پێشمەرگە زیاد بکرێت. بەڵێ وەڵی هیوادار مەعاشی پێشمەرگە زیاد بکرێت چونکە پێشمەرگەمان هەیە دیناری لە ئیشواندانیە لەم شەڕایە لەم خوارێ ڕاست لە خاک وڵاتەکە بەڵام هیوادارم دوای ئەم شەڕاتە وەز ئارام بووە شتێک بۆ پێشمەرگە بکرێت. ئەگەر قسەیەکت مابێ کاک شەماڵ. زۆر سپاس بە قوربان. سپاس بۆ پەیوەندەکەت دکتۆر شاکری لە سلێمانیەوە ئەم کاتت باش. ئەم کاتە باش. سپاس دەکەین دکتۆر شاکری. پەرلەمانی کوردستان دەبێت سبێنێت چی بکات؟ بەیانی پارلەمان گرنگی بە چارەسەری کێشەکان لە پلەی یەکەم بە خەباتی خۆمان و قارەمانانی پێشمەرگە و ڕەنجدەران و مەزڵومان لە پلەی دووەم کاڵگوەرگرتن لە هەلوو مەرجی دەرەکی پارلەمان دەبێت بڕیار بە ئەو بەرپرسانەی کاچن بۆ سەنگەر لەگەڵ پێشمەرگەکان دانیشن گوێ بۆ پێشمەرگەکان بگرن غەیر ئەز موچە سلاح و ئیمکاناتیان بنێ کە پێشمەرگەکان قارەمانیەتی مێژوو بخۆڵقێنن پێشمەرگە ڕۆڵەی خەڵکی زەحمەتکێش و ڕەندەر و مامناوبەندیە بەهۆڵ قەسف و کۆشکەکان لادانن لە خەبات بەرەی خەبات بەرەی خەڵکی زەحمەتکێش و ڕەندەر و مامناوبەندیە ئەم نیشتمانە هەموومان پێشمەرگەین هەموومان دڵسۆزی ڕەندەر و مەزڵومانین پارلەمان دەبێ لەگەڵ خەڵکی زەحمەتکێش و ڕەنجدەر. سپاس بۆ پەیوەندەکەت ڕەعەت لە سیمێڵەوە ئەم کاتت باش کاک ڕەعەت. ئەم کاتت باش سەبارەت بە ڕووداوەکانی شنگاڵ بەڵێ وابزانم هیچ پشتێک نەیدایە هەموو لە ترسا مردایە مردینە و هیچ پشتێک نەیدایە شنگاڵ بە خۆیان بە سەبر بکەن ئێستا شەر سەر ملەتی کوردە ئێستا پێشمەرگە حکوومەت چەند مەسرەفی لە جەبهەکان دەکرد چەند مەسرەفی چەند ئاوارەکان هەمویان با سەبر بکەن نابێت باشە کاک ڕەعەت ئەگەر دۆخەکە وا بێت پەرلەمانی کوردستان دەبێت چۆن بڕوانێتە ئەم دۆخە دەبێت چی بۆ بکات؟ والله پەرلەمانی کوردستان هیچ لێیان نەبووە وابزانم هیچ لێیان نەکوشراوە هیچ وابزانم ئەگەر داعشیان حەزیان پێ بوو لەسەری جێشنگار کاک ڕەعەت پرسیارەکەم ئەوە نییە پرسیارەکەم ئەوەیە کە پەرلەمانی کوردستان چی بکات بۆ ئەم دۆخە؟ بۆ ئەم دۆخە هەمویان لە کەمپێک جوداکە لە ناو ئەم مەدرسانە دەربینن با خەڵکەکە بچت بڕۆت بۆ مەدرسەکان لە بەروەزعی مەدرسە زۆر نەباشە با جێگایەک بۆیان ببینن هەموو لە کەمپەکە نیشتەجێ بکەن ئەوە زۆر باشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ڕێبوار لە حاجی ئاواوە ئەم کاتت باش کاک ڕێبوار. کاک ڕێبوار لە حاجی ئاواوە ئەو کاتت باش کاک شوان. سپاس دەکەم فەرموو کاک ڕێبوار. کاک سەعادەت هەمەندێک ئەوە بکەم لەسەر ئەو تەواری ئەمڕۆوە. فەرموو بەڵێ. ئێستا پەرلەمانی کوردستان شتێکی زۆر گەورە بکات لەسەر
ئەو بەرپرسانە هەر هەمویان سزا بدەوانەی کەمتەرکەمیان کردو لە شنگار دووەمشتی بەڕاستی پێشمەرگە زۆر زۆر مەغدورە بە هەموو شێوێک معاش پێشمەرگە زۆر زۆر مەغمورە معاش پێشمەرگە زیادکەن زۆر چاکە زۆر زۆر سپاس بۆ کاک ڕێبوار لە حاجی ئاوە لە فەیسبوکەوە لەبارەی تەوەرەکەەوە ساڤۆ ئاسۆ نووسیوێتی لە بریتانیا دیارە کۆمنتەکەی نووسیوە دەڵێت پێویستە پەرلەمانی کوردستان شیر و خۆراک دابین کات بۆ منداڵە ئاوارەکان چونکە ئەوان دەبنە پێشمەرگەی دوا ڕۆژ بۆ بەرگری لە خاکی کوردستان و دووبارە نەبوونەوەی ئەم کارەساتە توانە شۆڕۆ نووسیوێتی دەبێت پەرلەمان یەکدەنگ بڕیار بدات بۆ گرتنەوەی شنگال و ناوچەکانی تر لە دەست داعش هەر لە فەیسبوکەوە ڕاوێژ سەلاح نووسیوێتی دەبێت قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە و هەوڵی بە جینۆساید ناساندنی بکرێت و هەوڵی ناساندنی بدرێت بۆ جیهان. شێرزاد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک شێرزاد. ئەو کاتتان باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک شێرزاد فەرموو. زۆر مەمنون سپاسی بەرنامەکەت دەکەم دەستخۆش لێت سەلامت دەکەم بەڵام شەکی باشتر بشاردیا نازانم بەرنامەکە یعنی لەسەر پێشمەرگەیە لەسەر دانیشتنەکەی سبەینی پەرلەمانی کوردستانە چی بکات بۆ ناوشەدا بڕندراوەکان بۆ شنگال بۆ دۆخی پێشمەرگە لەو ناوچانە وڵی پێم باشە ئەوەی لەسەر شنگال لەسەر پێشمەرگە موچەی پێشمەرگە باش بکرێتن ئەو ناوتە دابراوانە یعنی شتێکی وا بکاتن وەزداران نەبی هەر قسە نەبی مادەی 140 و مادەی 130 ئەوە نەبی یان شتێک بکرێتن شتەکە باشتر بیتن لە زاران بەڵێ بەڕاستی ئەو پێشمەرگانە ژان دەبی چاوەچیان بە موچیان تا بخشێنەوە ینی پێشمەرگە ئێستاکە پێشمەرگە هەیە کرێسیە پێشمەرگە هەیە لەوانە نیە 10,000 نایلۆما دەبێت دەهێشتبی هەر مەسولێکی جەستە وێندەر و سپاس بۆ کاک شێزاد ئیدریس لە دوهۆکەوە ئەم کاتت باش کاک ئیدریس ئەم کاتتان باش کاک شوان سپاس دەکەین کاک ئیدریس فەرموو بەێ ئەمە دەڵێن بۆ ئەم بابەتی ئەمڕۆ یەکەم پێویستە پەرلەمان بە جنۆساید ناسندنی ناوچەی شنگال بناسێنێتن بە عێراق و بە کوردستان و بە دەرەوەی کوردستان دوام پێویستە لێکولنەوەیەکی زانستی بێتەکردن چۆن ئەم بارودۆخی ئێستا دەوەری شنگال پێویستە وەرەی خەڵکێکە بگەڕێتەوە باوەری بەو خەڵکە بێتە جارێکی تر کە وەرەیان بەرز بێتن و باری بەخۆ هەبێت بە کوردستانیەتی شنگال بێتن دوام سێەم ئەمە دەڵێن پێویستە لێوایەکی یانژی لەشەیەکی تایبەتی ئەم ناوچەی شنگال ڕێک بخێتن و بە چەکی قورس یعنی چەکدار بکرێتن و پێویستە قەرەبووی ئەو خەڵکەش بکرێتەوە ئەوەی کە زۆر زەرمەند بوون هەمووش تەمام زەرمەند بووە زۆر سوپاس سپاس بۆ کاک ئیدریس لە دووەکەوە حەسەن لە سێ سادقەوە ئەم کاتت باش کاک حەسەن هەموو کاتێکت باش کاک حەسەن فەرموو فەرموو بەڵێ کاک حەسەن کەسانی کە شنگالیان دابەدەستەوە بۆ شێوازە حکومەت خۆی ئاگادارە بۆ شنگالی دابەدەستەوە بێتەکە داواکارم لە پەرلەمانی بەڕێز لە ژنی پەرلەمانە ئەو کەسانە دەستگای کوێن کە دۆخی شنگالیان هاوارێت شنگالیان دابەدەستەوە بەڵێ ئەمە یەک دووەمی نیشان لەسەر دووری دۆخی پێشمەرگە بەڵێ کاک حەسەن داواکارم لە پەرلەمانی بەڕێز کار لەسەرەوە بکارگەمکیشیانەوە بێت پێشمەرگە دەستیشی دەبێن پێشمەرگە لەسەر دەشتی دادەگەن پێشمەرگە بە پێشێکی کوردی سیاسی بناسرێت ئەمە یەک دووەمی نیشان کارێک بکەن بە ئەوەی کە پێشمەرگە دۆخی پێشمەرگە باش بێت لە هەرێمی کوردستان پێشمەرگە بۆ موچەکەمە ناژی پێشمەرگە داهات پێشمەرگە چاستانی پێشمەرگە بۆ ئەوە ناژی بەڵێ سپاس بە پەیوەندەکەت سەلاح لە کەلارەوە سەڵاو ئەم کاتتان باش من بەشداریشم کرد ئێستا بەڵام پڕ بەدڵی خۆم وەڵامی پرسیارەکانی ئەوم لە داوای لێپردنەکەم ببوورە فەرموو کاک سەلاح بڵێ چاوت ماچەکەم کاکە گیان بۆم بابەتە یەکەم دەبێت وەزیری پێشمەرگە بانگ نێش بێت بۆ پەرلەمان ئەو پرسیارەکان زیاتر ئاراستەی ئەو بکرێت ئەو مەیدانیان ئاگاداری هەموو شتی و هەموو باشی و خراپەکانێتی بۆ نمونە ئەو پرسیارێک لێ بکرێت
بۆ لە شنگار پێشمەرگە واشکا بە ئانوستاتێکدا کە لە کاتێکدا لە شنگار چەکوتەقەمەنی زۆرتر هەبوون ئەو چەکوتەقەمەنیانی کە لە دەست جێشی عێراقی گیریان دوو دەبێ وەزیری پێشمەرگە قبولی ئەوەی نەکردایە کە فەرماندەیەک بێت بە ئامادەبوونی ئەو بکرێت بە فەرماندەی کەرکووک وەکو حەمەی حاجی مەحموود کە پەرلەمانتار ئەبێت بڕیاری زۆر جوان بدات لە خزمەتی پێشمەرگەیە کە بڕیار بدات لە سەتا پێنجی موچەی فەرمانبەران بدرێت بە پێشمەرگ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هاوڕێ لە سەنگەستەرەوە ئەم کاتت باش کاگاوڕێ هەموو کاتێک باشکارشوان سپاس دەکەین کاگاوڕێ فەرموو. پێشێکی پیرۆزبایی یەکەم پەیوەندی لە ئێنات یەکەم جارە زۆر خۆشحاڵم. سپاس دەکەین ئێمە خۆشحاڵین کاگاوڕێ فەرموو بەڵێ. وەڵا دەمەوێت لەسەر تەوەرەی کۆبوونەوەی پەرلەمان قسە بکەم. بەڵێ. بەحەقەت لە کاتێکی زۆر چاکدایە ئەو کۆبوونەوەیەکی چارەنووسازە هیوادارم پێداگیری لەسەر وەسی ئێستای کوردستان بە تایبەتی یەکەم خاڵی کۆبوونەوەی پەرلەمان و بە تایبەت وەسی شنگال لە بەرچاو بگیرێت و کۆکردنەوەی ئاوانە عەرەبەکان لە شوێنێکی باش بە شێوازێکی مەدەنیانە. خاڵی دووەم ڕێخستنی موچە پێداچوونەوە موچە ئەکە کارێکی زۆر زۆر زەرورە چەندین جار کۆبوونەوە لەسەر کراوە بەڵام نەکراوە ئەوە زۆر زۆر زەرورە و بەحەقەت ڕاگەیاندنەکان دەوری ڕێخستنیان هەبێ لە یەکێتی نەتەوەی لەبەرەوەی ئەوڕۆ پێشمە. سپاس بۆ کاک هاوڕێ حسێن لە هەولێرەوە سڵاو دەبێ کاک حسێن. مرحبا. مرحبا سپاس فەرموو کاک حسێن. سپاس دەکەم کاک حسێن فەرموو بەڵێ. طبعا بتوركت والله من ما بس هو بيش همش تيك فرمان كان هواني كم تفهميان كردوا اجراءات بكريت بفي قانون بله دوم وضعي بيش مرقى بعام باش بكريت بس بقريري سيستم شيء يعني سربازي نك بيش مرقى دوام نكات انه وضعي باش بالنا عمنا قوينينا بەڵێ بەڵێ کاکسن گوێم لێتە بەڵێ بەڵێ بەس بۆ شنگاریش ئاوەرگان بەڵێ من هەرەوەندە بوو تەواو. سپاس بۆ پەیوەندەکەت حەمید لە کەلارەوە ئەم کاتت باش کاک حەمید. کاکە سڵاوتان لێبێ. سڵاو لە جەنابیشت فەرموو کاک حەمید. بەڕێز داوا لە پەرلەمان ئەەکەم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەم ئاگداری وەزارەتی تەندروستی بێ بە تایبەتی لە کەلار من لە کەلارەوە باسم مەبەستم خستەخانەکانی کەلارە بە تایبەتی تەواریەکە دکتۆرەکانی هەمووی عەرەبن وەڵڵاهی دوێنێ برینداریان هێنا ئەوێ ئەگەر چارەسەریان بکردایە نیو سەعات چاکە بووە دوو بریندار لەوێ شەهید بوو بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر بۆ خاتری گۆڕەکەی بەرزانی ئەگەر باوەڕتان بەخوا و پێغەمبەر نییە بەس ئاورێک لە خستەخانەکە بنۆ مراجع هەر عەرەبە دکتۆر هەر عەرەبە موزەمیدە هەر عەرەبە بۆ خاتری خوا بەس دەنگم بگەینە پەرلەمان سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ئاورێک لە خستەخانەکان باتەوە هەر ئەوە مەیە هیچی تر زۆر سپاس. سپاس بۆ کاک حەمید لە کەلارەوە کە دوا پەیوەندیمان بوو تا سبەینێ هەر لە خۆشیدا بن بەڕێزان.